لە یادی 41 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستاندا نەوشیان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هاوشانی مام جەلال سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی بەشداری ئاهەنگی 41مین ساڵ یادی دامەزراندنی ئەو حیزبەی کردو لە وتاری یادی 41 ساڵەی دامەزراندنی یەکێتیشدا لەتیف شێخ عومەر لێپرساوی و مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی ڕایگەاند یەکێتی زۆر ڕێکەوتنی کردووە لەگەڵ لایەنەکاندا بەڵام ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی بۆ تەبایی و یەکڕێزی ناوماڵی کورد و بەدیهێنانی مافەڕاوەکانی گەلەکەمانە. بینەرانی کێنێن ئەم کاتەتان باشە بەرنامەی کاژمێردەدا گفتوگۆ لەسەر ساڵ ڕۆژی دامەزراندنی یەکێتی و ڕێکەوتنی لەگەڵ گۆڕان ئاکەین با میوانداری هەرێک لە بەڕێزان برایم جەلال ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی و هەروەها بەڕێز خەلیل سەرکانی ئەندامی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان و هەروەها بەڕێز عەلی کەریمی چاودێری سیاسی کە لە ڕێگەی سکایپەوە لە بەریتانیاوە لەگەڵمانە بێ. ئەم کاتت باش کاک عەلی. ئەو ژیانتان باش، شەوی ئێوەش باش و سپاس بۆ تۆ میوانە بەڕێزەکان و بینەر و جۆگری بەڕێزی کەیەنێنیش. زۆر سپاس دەکەم کاک عەلی. دوای 41 ساڵ لە دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان لە ئێستا یەکێتی وەزیفەی چییە؟ ئەرکی چییە؟ وڵا هەیخەدەوەی هەردوو هاوڕێی بەڕێز و خۆشەویستم کاگرایەم و کاخەلیل باسی پێکهاتن و دوای ئەو نسکۆی ساڵی 1975 یەکێتی نیشتمانیان کرد کە دیارە ئێمە وەکو ڕۆژهەڵاتێک ئەو کاتی لە دوای 75 ئەو نسکۆ گەورەیە شکستێکی زۆر زۆر گەورە بوو لە هەموو سەرتاسەری کوردستان و بە تایبەت ئێمە گەنجانی تازە پێگەیشت و سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕاستی شکستێکی گەورە بوو بۆمان. ڕێک لەو کاتەیدا لەو شەوە زەنگەیدا لەو نسکۆ گەورەیە لەو شکستە گەورەی کورداندا کە ئەوەش هۆی کارەکەی زۆر معلوم بوو کە شۆڕشێک ئاوە بە بەرفراوانی لە دەستی خێڵ و عەشیرەت و بنەماڵەیەکدا بێت دیارە کۆنتڕۆڵەکەی زەحمەتە و دیارە هەر ئاوە بە ئاسانیش دەشکێت. ئەوە بوو لە ڕۆژێکی ئاوادا یەکێتی کە هاتە مەیدان بەڕاستی ئەرک و وەزایفێکی زۆر گەورەی خستە سەرشانی خۆی. کۆمەڵێک کادری بەوەج، کۆمەڵێک خەڵکی خەباتکار، کۆمەڵێک ڕۆشنبیر و منازلی زۆر گەورە کە لە هەر چوار پارچەی کوردستان ناسراو بوون هاتنە ساحەی خەباتی کوردەواریەوە. بۆیە کۆمەڵێک وەزایفی زۆر ئەرک و مەسئولیەتی زۆر گەورەیان خستە سەرشانی خۆیان. لە بیدایەتەوە شۆڕشی عەدالەتخوازی، شۆڕشی چینی کرێکار، شۆڕشی چینی جووتیار و پاڵە و زەحمەتکێش ئەوانەیان خستە سەرشانی خۆیان کە ئەوە بوو بە هۆی وەی کە کۆمەڵێکی زۆر خەڵکی عەدالەتخواز، خەڵکی چەپ، خەڵکی مارکسی، خەڵکی ئەوەی کە بەخۆی دەکوت چەپ بەرەو ئەو بیر و باوەڕە بچن و دیفاع لەو شۆڕشە بکەن کە لە باشووری کوردستان هەڵای ساب و لەسەر دەستی کۆمەڵێک منەوەر و منازلی زۆر زۆر بەرچاو و گەورەی گەلەکەمان. ئەو وەزایفانە ئەو ئەرکانەی کە ئەوان خۆیان خستیانە سەرشانی خۆیان و لە پەیڕە و پرۆگرام و لە بەرنامەکانیانە بەڕاستی زۆر زوو هاتە مەیدانی عەمەلەوە. من بۆ خۆم لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر بە زووی دیتم لە دوای کارەساتی حەکاری، دوای وەی کە دووبارە شۆڕش بەو حاڵی فەقیری و هەژارەوە دروست بووەوە لە چۆستانەکانی قەندیل دیسان تووشی شکستێکی زۆر گەورە پەلامارێکی زۆر ناجوامێرانە لەلایەن پارتی دموکراتەوە بوون کە ئەوت کافکادە موقەتە بوون و لە حەکاری کارەساتێکی زۆر گەورە قەومە کە کاگراییمەوە لەوێ دانیشتۆ زۆر باش ڕەنگە ئاگادار بێ کە زۆربەی زۆری کادر و پێشمەرگەی شۆڕشی نۆ کە ئەو دەم لەژێر سەکرێکەتی نیشتیمانی بوو بەڕاستی هەمووی تەفروتونا بوو، زۆربەی کوژرا، زۆربەی ڕق بۆ لە سەرمان، زۆربەی خۆی تەسلیم کردەوە و ئەو بوو کە دووبارە شکستێکی زۆر گەورە بەسەر ئەو هێز و توانایی کە تازە هاتبەوە کار کەوتەوە و ئەوە دڵنیگەرانی ئێمەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕاستی زۆر 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 زیاد کرد. بەڵام ئەرک و وەزیفەکانی کە ئەم هێزە خستە سەرشانی خۆی زۆر زوومە بە چاوی خۆمان دیتمان. ئێمە زۆری نەبرد لە ساڵی 79 شۆڕشگەرانی یەکێتی نیشتیمانی، پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی وەکو حەمەنەڕەیی، وەکو عەلی شیعە، وەکو ئەنوەری مەجید سوڵتان، ئەوانە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵ ئێمە
خێنیان تێکەڵی خاچی ڕۆژهەڵاتی کوردستان کردوە لەسەر شۆڕشەکەی ڕۆژهەڵاتی کوردستان کە تازە پێی هەڵگرتووە تازە هجوومی کۆماری ئیسلامی ئێرانی هاتوو سەر و ئەوانە خۆیان لەوێ فیدا کرد ئەمانە هەمووی ئەم وەزیفانە بوون کە لە ڕۆژی ئەوڵەوە یەکێتی نیشتمانی کادرەکانی بە تایبەت کۆمەڵی ڕۆژدەران خستێ سەرشانی خۆی وە بەو ڕێگایەوە بە ڕێگای شەید ئارام و شەید شەهاب و شەید ئەنوەر و برایم عەزۆ ئەوانە کە لە بیدایەتی شۆڕشەوە شەید بوون لە ڕێگای قامیشلو ئەمە ئەوانی تر لە سزمی بەعەز ئەمە توانی حب و محبەتێک و عەتفێکی یەکجار زۆری کۆمەڵانی خەڵکی شۆڕژگێری هەردوو پارچەی کوردستان و هەر چوار پارچەی کوردستان و حتا خەڵکانی دەرەوەی کوردستانیش بە خۆیانەوە ڕابکێشن. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک نەخۆش بێ کاک عەلی یەکێتی دەتوانێت چ ڕۆڵێک ببینێت وەکو هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان بەتایبەت لەم ئاڵۆزیانی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. ئەنا ئیتر لەوە دواوە دەبێ بڵین یەکێتی گۆڕان چ ڕۆڵێک دەتوانن ببینن لە وەستی ئەمڕۆی ئەو قەیرانە گەورەی ئەوڕۆی هەرێمی کوردستان. چونکە حەقیقەتەوەیە ئێمە بابە شەفافی و زۆر سەمیمانە و برایانە لەگەڵ هەردوو کاوڕێی خۆم و لەگەڵ جەنابتانیش و لەگەڵ بینەرانیش قسە بکەین. حەقیقەتەوەیە ئەمڕۆکانە یەکێتی و گۆڕان کە من دەستخۆشیان لێ دەکەم هەنگاوێکی هەرە گرنگ و استراتیژیان ناوە و ئەویش بەرەو نوعێک یەکگرتوویی بەنەو نوعێک هاوکاری بەرەو نوعێک ئیتحاد ڕۆیشتون کە هەموو لایەک دەستخۆشیان لێ دەکەین و بۆتە جێگای شادی و دەستخۆشی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش کەوابوو دەبێت پرسیارەکە ئاوا لێ بکەین ئەمڕۆی کوردستان کە تووشی کۆمەڵە تەحەدیات بووینەوە هەر لە داعیشەوە بگرا کە ئەمە خەتەرێکی دەرەچێ بەغاو بگرە کە خەتەرێکی دەرەچێ و ئەو جا دەوڵەتانی ناوچە کە خەتەری دەرەچین لە هەمووی گەورەتر ئەمە هەمووی ئەو خەتەرانە بەلایەکدا دەنێم و خەتەری ناو خۆمان و ناعەدالەتی و گەندەڵی و دزێتی و فەرهود و تاوانی ناو خۆمان و ناڕزایەتی کۆمەڵانی خەڵک بە هەر خەتەرە گەورەکە دەبینن. ئێمە دەبێ بین پرسیارەکە ئاوا بە شەفافی پرسین لەوە و دواوە کە ئیتر بربەستێک لە بینی لەسەر ڕێگای یەکێتی و گۆڕان نەما و بۆ خۆیان دیتیان بە چاوی خۆیان لەم دووسێ هەفتەیەدا کە قەواعید و خەڵکی لایەنگر و هەوادار و ئەندامان چەند بەو یەکێتی خۆشحاڵ و چەند خەڵک بوژاوەتەوە لە ناوچەی نینی و سەوز ئەمە دەبێ بێنن ئەوە بخۆزنەوە دەبێ بێنن لەسەرەوە هەڵوێستەیە بکەن کە ئەی هاوارە ئیداد و بێداد ئێمە خەتەرێکی گەورەی ناوخۆمان لەسەرە ئەویش ئەوە بوو بە ماوەی 2 ساڵ 3 ساڵ دوای هەڵبژاردن ویستمان 4 ساڵ ئارامیەکە 4 ساڵ کارکردن بە یەکەوە بە تەوافقی بە حکوومەتێکی تەوافقی دیتمان لایەنێک لە کوردستان ناهێڵێت کە ئەمن ئەوەی بە گەورەترین و خەتەرناکترین خەتەری ناوخۆ دەزانم ئەم لایەنەی کە بۆ هیچ شتێک ناڕوە مەگەر شتێک کە لەسەر دەستی خۆی بێت ئەمە خەتەرە گەورەکەیە کە ئەمڕۆکانە یەکێتی و گۆڕان دەبێت زۆر بەڕوونی بە شەفافی لەگەڵ خۆیان لەگەڵ کۆمەڵانی خەڵک باسی بکەن و بەڕاستی ڕێگا عیلاجی بۆ بدۆزنەوە. خەتەری گەورەی باشووری کوردستان لەناو خودی باشووری کوردستاندایە خەتەرەکە دزیە خەتەرەکە تاوانە خەتەرەکە ناعەدالەتیە کەوابوو یەکێتی و پارتی گۆڕان ئەمڕۆکانە دەتوانن ڕێگا حەلێکی زۆر چاک لە ناوچەی سەوز ئیمتحان بکەن. ئەویش ئەوەیە یەکەم هەنگاو ئەویش ئەوەیە کە ناعەدالەتی لە ناوبەرن بە شەفافی لەگەڵ خۆیان قسە بکەن چی دیکە قۆڕخکاری نەهێڵن ئیتر پاڵ نەدەنەوە بڵێن ئەوە یەکێتی و گۆڕان کەوتنەوە بوونەوە بە یەک ئیتر هیچ کەس مەعارەزە نەما ئۆپۆزیسیۆن نەما با بە کەیفی خۆمان بکەین دووبارە پۆست و مقامەکان و شتەکان دابەش بکەینەوە نا دەبێ ئەمڕۆکانە بێن بەڕاستی بە وردی نموزەجێک لە سلەیمانی دروستکەین کە سپەینە دوا ڕۆژ خەڵکی دەهۆک و هەولێر ئەبەو ڕێگایە بە بەرەنگاری ناعەدالەتی و گەندەڵی دابێنەوە. ئێمە تازە ناتوانین بە چەک نایارەکانی خۆمان لە ناوبەرین ئەوانیش ناتوانین ئێمە لە ناوبەرن ئەوە ئیسپات بوو تەنیا ڕێگایە لە مقابل خێڵ و عەشیرەت و دیکتاتۆری و تۆتالیتێربووندا دەتوانێت بیباتەوە چەکێکی برەو بێت چەکی دموکراسی و عەدالەت خوازیە کەوابێت ئێمە دەبێت لە ناوچەی خۆمان لە سلەیمانی ئەم سیستمە دامەزرێنین دەبێت ئەم سیستمە زۆر زوو یەکێتی و گۆڕان بێنە سەر ئەوەی کە لەگەڵ کۆمەڵانی خۆیان دەستەوامێزی یەک ببنەوە لەگەڵ خەڵک ئاش بنەوە دەبێت لە بیریان نەچێت ڕاستە ئەوان ئاش بوونەوە بەڵام تا ئێستاشی لەگەڵ بێت کۆمەڵانی خەڵک
دڵیان عاجزە کۆمەڵانی خەڵک بە تەواوی ئاش نەبوونەوە وەکو قەواعید و کادرەکان ئێستا ڕاستە کاکە برایم و کاکە خەلیل دوو بە دوو دانیشتون لەسەر مێزەکەی جەنابەت ئەوان ئاش بوونەوە بەڵام ئایا کۆمەڵانی خەڵک پێشمەرگەکانی کە معاشیان وەرگرت نەگرتووە مامۆستاکانی کە معاشیان وەرنەگرتووە ئەوانەی خانوقڕەکان ئەدی ئەوانەی ئاڕەبانەچیەکانی سەرجادە ئایا ئەوان لەگەڵ دەسەڵات ئاش بوونەوە ئەمە بە دڵنیایی پێتان دەڵم ئاش نەبوونەوە باشترین شت ئەوەیە کە ئەمڕۆکانە یەکێتی و گۆڕان زۆر بە سادەیە چەکی مقابل بە تۆتالیتێر بوون بە دیکتاتۆری چەکێکی زۆر زۆر سادەیە ئەویش دموکراسیە ئەویش عەدالەتە ئەویش ئازادی بەیانە ئەویش قەرەبۆکردنەوەی ئەو هەموو زەرور و زیانەیە کە لە خەڵکەکەی کەوتۆ بە درێژایی ئەم بەڵێ ئەم هەنگاوە چۆن ئەندرێت کاک عەلی ئەمن پێم کوتی ئەو ئەنگاوە زۆر زۆر سادەیە چونکە ئێمە نامانەوێت شتێکی سەیر و عەجایب بکەین ئێمە نامانەوێت شەڕێکی گەورە بکەین بە چەکێکی کە نیمانە ئەو چەکەی کە دەمانەوێت ئەو شەڕی لەگەڵ بکەین شەڕە بە دژی گەندەڵی بە دژی دزێتی بە دژی نائەدالەتی بە دژی بەیانی ئازاد بە دژی ئەوە ئەمە زۆر سادەیە پێت وایە کە بەتەنها بە دوو هێزی سیاسی بکرێت کە یەکێتی و گۆڕانن بەڵێ زۆر بکرێت ئەمە تەنیا و تەنیا بە ئیرادە دەکرێت هەر بەیانی ئەم کارە دەکرێت بە نیەتی باش بە ئیرادەی باش ئەتۆ بەیانی دەتوانێت کارنوشیرەوان و سەرانی یەکێتی بە هێرۆخانەوە بە کۆستەوە بە کاک بەرهەمەوە بە هەموو کاکەکانەوە دێن دووبارە دەست دەملانی خەڵک ببنەوە دەست دەملانی یەکتر بوون کافینە زۆر باش بوو لازم بوو بەڵام کافینێت ماوەتەوە کۆمەڵانی خەڵک دەبێت چیدی کە درویان پێ نەڵین کۆمەڵانی خەڵک دەبێت بین پێیان بڵین ئەم شەریکە زەبەلاحانەی ناوچەی سلەیمانی ئەم پارە و پولانە ئایا چۆی بردراوە چۆی نەبردراوە ئەمە هیچی تێناچێت ئەتۆ زۆر بە شەفافی بینی بە کۆمەڵانی خەڵکی خۆت بڵێ لە سلەیمانی بڵێ کاکە ئەوە بودجەکەمانە ئەوە پارە و پولەکەمانە و ئەوەش لێوە ناشارینەوە و ئەمەتان هەموو شتێکتان پێ دەڵێن بەڕوونی و ئاشکرایی ئەو کات ئەمن پێم وابێت تەنیا ڕێگایە کە کۆمەڵانی خەڵکی هەولێر و دەوڵەکیش بێن چاو لەو نموزەجە بکەن و بەگشت ئەو نائەدالەتەدا بێنەوە کە لەوێ تەنانەت بواری نەفەس کێشانیان نییە بواری هەناسەدانیان نییە کەس ناتوانێت معارەزە بێت کەس ناتوانێت ئۆپۆزیسیۆ بێت بۆیە بەو ڕێگایی کە زۆر نزیکە لە هەولێرەوە چاولێکردن لە سلەیمانی چاولێکردن لە هەڵەبجەی لە گەرمیان یەکجار سادە و بەسیتە دەبێ ئێمە ئەو نموزەجە بێنی نەگۆڕێ و ئەمڕۆ فرسەتێکی تاریخی هاتۆتە بەردەمی سەرانی گۆڕان و سەرانی یەکێتی کە بە معنای واقعی بە شەفافیەت دەست دەملانی کۆمەڵانی خەڵکی خۆیان بکەنەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک مۆلای بەڕێزێ کاک عەلی بەدەر لە یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هێز و لایەنە سیاسیەکانی تر ئەرکیان چییە بۆەوەی کە بتوانرێت ئەو تەنگژەی کە ئێستا لە هەرێما هەیە تێپەڕێنرێت؟ ئەزانین چۆنە ئەگەر ئەمە بە زۆر ڕووک و ڕاست و بەبێ ئەولا قسە لەگەڵ ئێوە بکەم لە ئێستای ئەمڕۆی کوردستاندا هیچ کەس شک نابم بە قەدرێ خەری گشتی بزوتنەوەی گۆڕان شارەزا بێت لە ئەقڵیەتی حیزبایەتی لایەکەی تر واتە پارتی دموکراتی کوردستان ئەمن پێم وابێ بەڕێز کاکنۆشیرەوان زۆر باش دەوە گەیشتووە و بە درێژایی زیاتر لە 50 ساڵ تەجروبەی ڕۆژانە و مانگانە و ساڵانەی لەگەڵ ئەو بنەماڵە هەیە زۆر باش دەزانێت ئێمەمانانیش هەروەترکە ڕابردوویەکی دوور و درێژمان هەیە لە هەڵسوکەوت لەگەڵ ئەحزابی ئەمڕۆی هەرێمی کوردستان ئێمە زۆر باش دەزانین ئەو حیزبایە ئەو بنەماڵەیە هیچ شتێک ناکەن کە لەسەر دەستی خۆیان نەبێت ئەوەمان بەدەیان جار کتەوە پێشم وا بێت هیچ کەس لەم کوردستانەی ئەمڕۆکانە دوای مام جەلالی بەقەت خودی بەڕێز کاکنۆشیوانی ئەمە ئەم ڕاستیە بزانێت کەوابوت ئێمە بە ئاسنی ساد ئەو ڕۆکانە ئەوان بریاری خۆیان داوە هەر لەم چەند هەفتەی ڕابردوودا ئەتۆ دەزانی کە شەوانە کادرەکانیان بڵاو کردوەوە بەبێ ئەوەی کە ئیتفاقیەی گۆڕان و یەکێتی هیچ شتێکی نامۆی تێدا بێت ئیتفاقیەی یەکێتی و گۆڕانی تاقەجارێکە لەسەر بەرژەوەندی دوو حیزب کە پێکەوە دادەنیشتن فۆرمۆلە نەکراوە لەسەر کۆمەڵێک خاڵ و شت فۆرمۆلە کراوە کە بەرژەوەندی گشتی هەمان ئەو خاڵانن کە ئێمە بە درێژایی پێکهاتنی بزوتنەوەی گۆڕان هەر لە ساڵی 2008 و 2009 ئەمانە بۆتە وردی زاری هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان و ئەم قسانە کردراون و هیچی زیادە و سەیر و عەجایب و نامۆی تێدانێت بەڵام تۆ دەبینی ئەوان لایەکەی دیکە چونکە دەزانن تاقە ڕێگای
بەرپەرزدانەوە و بەرهەڵسکاری سیستمێکی کە ئەوان پەیڕەوی دەکەن لە هەولێر تەنیا سیستمی عەدالەت و دموکراسیە و ئەو بەرنامەیە گۆڕانی و یەکێتی کە ئێستا کوونە لەسەر ئەو بنەمایەدا داڕژراوە و بۆنی ئەوەی لێ دێت کە وڵاتێکی ئازاد وڵاتێکی پڕعەدالەت وڵاتێکی شەفاف وڵاتێک کە بەڕاستی بەروبوومی میلەت بەهزایە نەچێت دابینکرێت ئەو موسساتە دروست بکرێت دەبینی ترسیان لێ نیشتۆ شەو و ڕۆژ لە هیچ و غۆڕایی دژایەتی ئەو ڕێکەوتنامەیە دەکەن کەوابوو ئەو لایەمان هیچ بەڵام کۆمەڵە ئەحزابی دیکەمان هەیە کە ئەلحەمدوللیلا لەسەر خەتن ئەمە پێم وابێت دەبێت ئەوان فرامۆژ نەکرێت و بەشی زۆریشیان ئەتە لەو کۆتاکان گەڕێکە هەمووی دەستکردە و بە دەستکرد دروست بووە ئەوە کۆتای تورکەمەنە ئەو کۆتای نازانم چیچێ کە ئیوایە بە 300 دەنگ چۆتە پارلمان هەموویشمان دەزانین ئەو کورسێ بۆ پارتی دموکراتی کوردستان وەلاندراوە و ئەوان ئەو فێڵیان کردو ئەو سناریۆیان دروست کردووە بەڵام حیزب ڕەسەنەکانی دیکە وەکو تورکەمەن و وەکو کرد و وەکو ئیزەدیەکان و وەکو ئەحزابە بچووکەکەی دیکەش کوردستان و ئیسلامیەکانیش حەقیقەت ئەوەیە کە لە ناوچەیوانجیان نابێتەوە هیچ دەنگێکی ئازاد هیچ تەنفیزێک لە منتەقەی وانجێی نابێتەوە کەوابێ بە درێژایی مێژوو ئەتۆ تەنانەت ڕۆژهەڵاتی کوردستان کە کۆمەڵە ئەحزابی پەنابەری هەیە بە درێژایی ئەو 25 ساڵە هەر لە منتەقەی سەوز جێی بۆتەوە هەرگیز لە منتەقەی زەرد جێی نەبووتەوە ئەوان ناتوانن تحملی دەنجی ئازاد و دەنجی غەیرە بکەن دەنجێک کە لەگەڵوان نەبێ ناتوانن تحملی بکەن ئەتۆ لەوێ زۆر سادەیە یا لەگەڵ ینی یا دوژمنیانی بەڵام لە ناوچەی ئێمە ئەوە نییە بەڕاستی دەکرێت ئێستا کوونیە ئەین ئەو اتفاقە کارنوشیرەوانی شوستەرانی یەکێتی خێبرن بۆ لای بۆ لای حسک بۆ لای زەحمەتکێشان بۆ لای ئیسلامیەکان بۆ لای حیزبی ئایەندە و ئەمە بەڕێی من هەرچەند ئەوانە ئەوەش نەبن ئەو قودرەتی دەسەڵاتیاشان نەبێت بەڵام چمادام حیزبێکی سیاسین پێم وابێت بەرەی یەکێتی و گۆڕانی بە قووەت دەکەن و هەموو پێکەوە دەکرێت بانگەوازی ئەو دموکراسی کە ئێمە ئەوە 25 ساڵە ئارەزوومانە و خەونی پێوە دەبینین هیچ نەبێت لە ناوچەیەک دایمەزرێنین بۆیە دەڵم کاک برایم جان ئەم کارە ئاسانە و دەنیا و تەنیا قسەکەی تۆ ڕاستە ئەمن ئەو ڕێکانە زۆر تووشی کێشە و مشکلە دەبم ئەو سیستەمەی کە ئەمڕۆ لە بەرنامەی یەکێتی و گۆڕاندا سیاغە کراوە فۆرمۆلە کراوە لە دەهۆک و هەولێر دابەزێن نەکرد مستەحیلە جارێت بەڵام دەبێت کار بەوەی بکەین کۆمەڵانی خەڵکی هەولێر و دەهۆکیش وێست و داخوازیەکانی خەڵکی سلەیمانیان هەبێت و ئەوە بەکاری چاک دەکرێت زۆر سپاس دەکەم ئەم شۆکانە ئەم برادرانە سەرکردایەتێکی یەکگرتووی ڕێکوپێک دروستکەن و هەرچی خەڵکی هەلپەرستە هەرچی خەڵکی بەرژەوەندی خوازە هەرچی خەڵکێکەوە دوای پۆست و مقام دەکەوێت لە خۆیان دوورکەنەوە سەرکردایەتێک دامەزێنن قەواعیدێک دامەزێنن کە بەڕاستی ئیتر مشوری میلەتی هەبێت خەمی خەڵک خوا خەمی خۆی نەبێت خەڵکانێک بنێرنە بەغدایە ئەگەر مەسەلە بەغدا هەیە کە بەڕاستی بەرژەوەندیان لە بەغدایان نەبێت ئەمە بەڕێی من هەم کارنوشیرەوان بە درێژایی ئەم 18 ساڵێکدا دەزانێت لەباری بەرنامە و موسساتیەوە چی دەوێت و ئەوی دیکەش لایەکەی دیکە بڵێ کاک عەلی بۆی جارێکی تر بتوانم بگەڕێمەوە لای بەڕێزە دەسەکانی خۆش کاک عەلی کاتە گرنگی بەشداریکردنی لایەنەکانی تر لە ڕێککەوتنی نێوانیکردنی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە چیە تا چەند زەرورەتی ئەم قۆناغەیەک ئەوانیش بچنە ناو ڕێککەوتنەکەوە یەکجار زەروریە بەڵام بەشی هەرە زەروریەکەی بەڕێی من بۆ تێت چونکە من پار ئەو دەمانە لە خزمەت کاکنوشوانی بووم باسی ئەو مۆزوعە بوو و ئەو دەیزانی کە من هەر لە دوای ئینتخاباتی 2013 و دوای کارەساتی هەفتەی شوباتوانە ڕێی شخصی من ئەوە بۆ کە دەبێت یەکێتی و گۆڕان ببنەوە یەک تەنانەت ببنەوە یەک ئەو باش دەزانی کاکنوشوان ئەو دەم ڕێیەکی بە من کوتی ناکرێت بەو وەزعی کە ئێستا یەکێتی تێدایە ئەو باڵێنە ئەمن ناتوانم باڵێک بگرم دەبێت هەموو یەکێتی بگرم ئەمن لێرەدا دەستخۆشی لێ دەکەم کە ئەو شتەی خۆی بردەستەر یعنی نەچوو لەگەڵ باڵێکی یەکێتی لەگەڵ باڵێکی زەعیفیا لەگەڵ باڵێکی بە قووەتی یەک بگرێت ددانی بەجەرگی خۆی داگر و هەموو یەکێتی بە پێکەوە لەگەڵ هەموو یەکێتی ئاشبووەوە ئەمن لەوەیدا دەستخۆشی لێ دەکەم لەوەیدا سەرکەوتێکی یەکجار گەورەی بەدەستێناوە بەڵام لەوەی دیکە کاک عەلی وەڵامەکە چڕکەی تۆ زۆر سپاس دەکەم
باڵە بەسەر چاو ئەوی دیکە کە دەمێنێتەوە ئەم ئەحزابن کە ئەوڕۆ دەستەڵاتێکی ئەو تۆیان نیە لە باشووری کوردستان بەڵام هێزن و کورسیان هەیە دەبێت هەرچی زووتر لیژنەیەک لە یەکێتی و گۆڕان بڕە ئەوانە دەعوت کا بۆ ئەوەی یەک شتی دیکەشتان لەبیر بێت ئەمڕۆ باشووری کوردستان ئەمری واقعێکی دیکەشی هەیە لایەکی باشووری کوردستان دەسەڵاتی برادرانی پەکەکەی لێیە قەندیل ئەمری واقع لەوێ بۆ خۆشیەوە بڵێم ئەم برادرانە کە ئەبد تازەجی لەلایەن بوو موسەردانم کردوون ئەوانیش لەگەڵ ئەو بۆ چوونە هەن کە دەبێت هەموو هێزە ئازادی خوازەکان و دموکرات خوازەکان و عەدالەت خوازەکان لە باشووری کوردستان دەبێت یەک بگرن سپەیە دەبێت سپەکە کە بێت ئەوانش هێزن بمان هەوێ نەمان هەوێت و هێزێکی کوردستانی ڕاستە باشووری نین بەڵام هێزێکی کوردستانی و ئەوان ئامادەن و لەسەر خەتن و دەتوانن لەنا ئەو یەکێتیە و لەگەڵ لەو پاڵپێوەانەدا یارمەتی گەورەمان بکەن کە دەبێت یەکێتی و گۆڕان داوای یارمەتی لەوانیش بکەن و ئەوانیش بێن لەناو ئەو تەحالوفەیەوە و ئەوانیش بێن پاڵ بەیەوە بنێن کە چی دیکە لە هەولێرەوە تووشی سەرڕۆیی دیکتاتۆریەت و حکوومەتێکی ڕەش نەبی. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک عەلی، سوپاس بۆ بەشداریکردنت لە کاتژمێردا.